بە دڵنیایی بەشێک لەوەی کە ئێستاکە کاری لەسەرەکرێت دەروونزانی کارە واتە تەنانەت چەمکی نوێ هەیە دەروونزانی پارە یعنی منی سایکۆلۆجی چۆن ئینسان لەگەڵ پارە تەعاملەکە بەشێک لەوە ئێمە لە کۆمەلگایەکە پەروەردە بووین ئەتوانین بڵێین ژیانی عەشایری یان هەندێک بیرکردنەوەی معنەوی یان ئەوەی کە لە کلتور و ئەدەبیات و فەلسەفی کۆنی ئێمە هەیە هەمیشە بە چاوێکی خراپ تەماشای پارەکراوە ئەمە ژوای کردووە ئەم کۆمەلگایە لە ڕووی اقتصادی و دواکەوتوو بێت بەڵام کۆمەلگایشی کە ئەبینی بۆ نمونە ئەمریکا لە ڕووی اقتصادیەوە پێشکەوتووە هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە ئەدەبیات و فەلسەفە و باگراوندی ئەوان بە تێڕوانینێکە بۆ دنیای پارە کە تێڕوانینەکەمان جیاوازە تێڕوانین لای ئێمە بۆ نمونە کەسێک کارێکە ڕووی نایە داوای حەقی خۆی بکات کە ئەمە وەکو ئەڵێ حەقی شەرعی حەقی قانونی حەقی ئینسانی هەموو حەقی خۆیەتی بەڵام ڕووی نایە داوا بکە یان لە شوێنە کارەکە پارەکەی بەدڵ نییە بەڵام تا ئەو ڕۆژەی زۆر بێزارە بێت لە ڕووی دەرونیەوە لەسەری ئەکەوێەوە ڕۆژێ وازی هەنێ لە کارەکەی ڕووی نایە بە ئەو خاوەن کارەکەی بڵێ کە پارەکەی بۆ زیادکە بەدڵنیایی ئێمە ئەتوانین ئەمە چارەسەرکەین بەوەی کە یەکەم جار کەسەکە تێبگەێنین باشترین خۆپێگەیاندن لە زانکۆکان باشتر وەکو تا ئێستا لێکۆڵنەوەی لەسەر کراوە ئەوەیە کە ئینسانەکە خۆی پەروەردە بکە وە خۆ پەروەردەکردنیش لایەنە دەرونیەکەی زۆر گرنگە واتە تۆ بتانی جەریئبی لە ژیاندا تۆ بتانی ڕوانگەت بۆ شتەکان ئیجابی بێ بۆ نمونە هەر لەسەر تێڕوانینی ئێمە بۆ پارە ئەوانی کە فەقیرن ئەڵێن پارە چڵکی دەسە پارە سەرچاوی هەموو تاوان و خراپیەکانە ئەم قسەیە نیوەی ڕاستە ئەوانەشی کە دەوڵەمەنن با بڵێن خێرخوازن دەوڵەمەنێکی خێرخوازی گونجاو نەک دەوڵەمەنێکە وەکو ئەڵێ بە دزی و بە هەزار یەک فڕوفێڵپایی کردبێ قەناعەتی وایە نەبوونی پارە سەرچاوی خراپیە نەبوونی پارە سەرچاوی هەموو کێشەکانی کۆمەڵگایە واتە ئەمەی کە تێڕوانینی بۆ پارە وای کردو ئەم نەفرە ببێتە بازرگانێکی سەرکەوت و تێڕوانینی پارەش وای کردووە کەسێکیکە ببێتە هەژار ئەم دوو نەفرە هەردووکیان ئینسانی چاکن وەکو ڕۆبەرت کیۆساکی لە کتێبێکی بەناوبانگە یەکێکە لە بێستسەلەرەکانی دنیا ریچ داد پوور داد باسی باوکی هەژار و باوکی دەوڵەمەنەکە بە وردی باز لەوە ئەکا تێڕوانینی ئێمە بۆ دنیای اقتصاد چییە تێڕوانی ئێمە بۆ دنیای پارە چییە و ڕخنەیەکی زۆر لە سیستەمی پەروەردە و فێرکردن ئەکرێ بۆ نمونە حکوومەت 12 ساڵ تۆ پەروەردە ئەکا لە خوێندن پاشان خوێندنی باڵا 4 ساڵ ئەچی بۆ نمونە ژمێریاری ئەخوێنی تەنها فێری ئەوە دەکەن پارەی خەڵک بژمێری تەنها فێری ئەوە دەکەن تۆ کارمەندێکی بەسیط بی لە بانقێکە ڕۆژی لە ڕۆژان فێری ئەوەت ناکەن تۆ چۆن تەعامل لەگەڵ پارەکەی چۆن ئەڕوانیتە پارە چۆن بتوانی ئەگەر هەژار بووی پارە بەیاکەی و چۆن بتوانی ئەگەر دەوڵەمەند بوو ببەخشیت واتە ئەمە سنەتی ژیانە و ئەمە ڕێگە ڕاستەکەی ئەمە ئەو بیرۆکەیە کە ئێمە توانین جارێککە کۆمەلگای پێ دروستکەینەوە کۆمەلگایەکە لە ڕەفاهیەتا بژی کاتێ باس لە چمکی پەرەپێدانی مرۆیی ئەکرێت زۆربەی تاکەکانی کۆمەلگای ئێمەوە ئەزان بابەتەکە تەنها دەرونزانیە لە کاتێکە پەرەپێدانی مرۆیی ئەوەیە کە ئێمە تاشێک بێنین ئەم تاکە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جەستەیەوە تەندروست بێ پاشان ئەم تاکان لە ڕەفاهیەتا بژی لە کامەرانی و بەختەوەریان بژی ئەگەر دوو نەفەر کێشەیان هەبێ وای کردبێ ئەم دوو کەسە بۆ نمونە ئازارێکی دەرونی یا جەستەیی بچێژن هەمومان ئەزانین بە عەقڵێکی سەلیم هەمومان ئەزانین ئەوەیان کە پارەی هەیە و هەمان گرفتی هەیە وەزعی باشترە لەوەی کە هەمان گرفتی هەیە و پارەی نییە بەڵام کە لە واقعە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەوە ببینەوە سیرەکەین مبەڕیر ئەهێنینەوە بۆ تەماڵیەکانمان مبەڕیر ئەهێنینەوە بۆ ئیش نەکردنەکانمان بەوەی کە ئەم کارە بۆ من ناشێ لەبەری من شەهادەم هەیە بۆ نمونە ئەو کارە بۆ من گونجاو نییە خۆ دنیا ئەوە ناهێنێت چۆن دنیا ئەوە ناهێنێت کاتێک کە تۆ ببینی دراوسێکت هەژارە یعنی چی دنیا ئەوە ناهێنێ ئێستاکە لە کۆمەلگای ئێمە خەڵکانێکان داهاتێکی باشیان هەیە ئەگەر ڕۆژانە 1 سەعات زیاتر ئیشکات تەنها ئەو ڕۆژە لەوە $100 زیاتری دەستکەوێت ئێستاکە زۆرێک لە خاوەن کۆمپانیاکان زۆرێک لە خاوەن پرۆژە گەورەکانی ئەم وڵاتە 1 سەعاتی کارکردنیان جاری وایە ئەتوانین بڵین نزیکی $5,000 ئایا ئەم نەفەرە سەعاتێ زیاتر کارکە و ئەو $5,000 ببەخشێ باشترین شت نییە وەڕاستکردنەوەی ئەم کۆمەلگایە سیرەکەی ئەو نەفەرە مەجبورە مبەڕیر بهێنێتەوە بڵێ ئیتر خۆ دنیا ئەوە ناهێنێ لەویا کە ئەگاتە ئەوەی پارەکەی بگاتە ئەوەی یارمەتی هەژارە بێ ئەڵە دنیا ئەوە ناهێنێ یان کەسانێک ئەبینین کە ژیانیان زۆر بە فەقیری بە هەژاری ئەوەنە سەر بەڵام ئامادەی ئەویان تایە هەموو شەوێک دانیشێ دوو کات ژنە تەماشای تۆپی پێەکە یعنی بیر لەوە ناکاتەوە ئایا ئێمە ئەگەر 5 ساڵی کە ئەم قۆناغە تێپەڕێنین تو ئەو کەسەی کە ئەگەر هەلەکە ڕەخسا هەلەکەت دەست بکەوێت واتە ئەگەر ئێستاکە هەلێک هەیە و زۆرینە ناگرێتەوە ئەوە نیشانەی ئەوە زۆرینە لە 10 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردووان نەیانتوانیوە ئامادەکاریەک وەکو ئەڵێ وەبەرهێنانی لە کەسایەتی خۆیان بکەن ئێستاکە خاوەنی توانابن ئێستاکە خاوەنی معریفە بن ئێستاکە خاوەنی ئاستێ بن و خاوەنی جورئەتێ بن